خۆشەویستان لە تەوەرەی دومی پڕۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە بێگومان هەر کاڵایەک هەر بابەتێکی گرنگ یان ناگرنگیش تەنانەت لە کارگە گەورە جیهانیەکانە دەرەچن کەتەلۆکێکی لەگەڵایە ڕێنمایی دەکا ئەم ئۆتۆمبیلە ئەم با بڵین کاڵا کارەباییە بەم شێوازە ئیشەکە بەم شێوازە ئیش ناکە بەم شێوازە خراپە ئەمە ئەگەر بۆ کاڵاکانی بەردەست وابێت بێگومان مرۆڤ کە مەخلوقی خی پەروەردگارە هەر ئاوا نەخراوەتە سەرزەوی کەتەلۆکێکی ژیانی بۆ دانراوە کە ئەگەر بەپێی ئەم کەتۆلۆکە ژیان بکە هەم ژیانی دنیای هەم ژیانی ئاخرەتیشی ژیانێکی تەندروست و ژیانێکی ئاسوودەیە بێت ئەویش قورئانی پیرۆزە بێگومان قورئانی پیرۆز بە خوێندنەوەکی تووشی خێرەبین بە سیرکردنی بە هەڵگرتنی بە تێڕامانی بە تێفکرینی بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێمە کاتی قورئانی پیرۆز ئەخوێنین چ وەک خوێندنی ئاسایی لە موسحەفەکەیە چ لەوەی لە کاتی نوێژە ئێمە لە دوای سوڕەتی فاتحە ئەو ئاەتە و سوڕەتانێکی خوێنین لی تێبگەین ئەم لێ تێگەیشتش وەربژێڕین بۆ سەر ڕەفتار و کردارمان لە ژیانی ڕۆژانەماندا کە زۆر زۆر گرنگە ئەم بابەتە گەنگەشاکەین قسە و باسی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵاه حەمە ساڵح کە بەڕێزان بە مامۆستا عەبدوڵڵای تەفسیر لە نێو خەڵکیە بەناوبانگن مامۆستای ئاینی سوپاس بۆی کە لەم تەوەرەی لەگەڵمانە مامۆستا جان بەخێر بێت سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز و خۆش سڵاوی خوا لە تۆش مامۆستا ئەم قورئانەی کە وەکو کەتەلۆکێکی ژیانە بۆ ئیمانداران و تەنانەت بۆ مرۆڤایەتیش بەڕاستی ئێمە چۆن لی تێبگەین چۆن تێی ڕابمێنین چۆن تێی بفکرین بەڕاستی بەڵێ الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه دووبارە سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز و خۆشەویستیش بەڕاستی قورئان ئەگەر ئێمە بمانەوە لێ حاڵی بین هەر لە خودی قورئانەوە سەیری بکەین بۆمان معلوم دەبێت کەوا ئەم قورئانە چەندێ گەورەیە خی پەروەردگار کە کەلامی خۆیەتی لە چەند شوێنێکە وەصفی قورئانمان بۆ دەکات ئێمە هەرە وەصفانە بخوێنینەوە بەسمانە بۆ ئەوی کە لێ تێبگەین ئەم قورئانە چەندێ گەورەیە بۆ نمونە خی پەروەردگار بە قورئان دەفەرمێ عەظیم کە خۆی چەندێ گەورەیە بە قورئانیشە فەرمێ عەظیم ولقد آتيناك سبعا من المثاني والقرآن العظيم ياخذ حكيم ياسين والقرآن الحكيم ياخذ بذكر صاد والقرآن ذي الذكر وهروها بمجيد وكو خواي پروردگار فرمي والقرآن المجيد أما نهمي وصفا بو قرآني بيروس كقرآن شانيا قوريه قرآني كريم بريس وإنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون كواتابي ئێمە مسلمانیش زۆر بە گەورە سەیری قورئان بکەین جیاواز لە هەموو کتێبێکی تر بە گەورە سیرکردنی قورئانی پیرۆزیش ئەوەیە کە جوان بیخوێنینەوە لێ حاڵی بین و هەروەها تەنانەت لە مەکتەبەکانیشمانە لە شوێنی بەرز و بڵنددا دایان بنین زۆر جار کەی ماچینە ماڵانەوە ڕاستێرەکەی لە ژێر تەلەڤیزیۆنە لە شوێنێکی نزمادانراوە چاگوایە قورئان ئەو مامەڵەی لەگەڵا نەکرێ ئێمە ناڵێن ئەوە شتێکی زۆر خراپە بەڵام وا جوانە وا چاکە لە شوێنە بەرزەکان نابێت نەک لە شوێنی نزما بێت لە ژێر تەلەڤیزیۆن یاخود لە شوێنێکی ترابێ ئەگەر سری و ئاەتی سوورەتی حەشر بکەین خی پەروەردگارە فەرمێ لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون قرآن ئەگەر بەهات بە بخراتە سەر کێوەکان خۆیان پێڕانە ئەگیرە کێو بۆ بەهێزی و بەتوانایی خۆی لرأيته خاشعا متصدعا من خشية الله وکۆڵێ پارە بۆ ئەو شاخە ئەو کێوە لەبەرەوە خی پەروەردگار نردوێتە سەر ئینسانەکان بۆی تێفکرێن و بیری لێ بکەنەوە وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون يا لشوني تريج دا خواي پروردگار كافر إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا كواتابي يمي مسلمان تيروانين من بو قرآن
زور ورد بها وزور بقورة سيدك إن خواهي قورا فرمي وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون هركات يجي بيستي قرآن ويبيا دنبا وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا فاستمعوا يعني جواب قرونيا وأنصتوا له وبيدن يجبه حالي بلي وهروها جويلي وقرا زمي أوانا شكات كوا كاتك قرآن خوێندرێتەوە وسوزدەنابن وإذا قرئ عليهم القرآن لا يسجد زۆر باشە مۆمسا ئەو کەسانی کە قورئان لە ژیانیانە نییە بێگومان بەرەکەت لە ژیانیانە هەیە هەست بە نووری قورئان و بە گەورەی قورئانەکەن ئەم بێزگەلەوەی کە پاداشت و فەزڵ و ئەجری زۆر گەورە بۆ کەسان دانراوە کە خوێنن یان گوێی لێگرن ئەو ئەجر و پاداشتە لای ئیسلامە چۆن دانراوە بۆ ئەو کەسێک کە قورئانە خوێنێتەوە گوێی لێگرێت کەسانی تر فێرەکات جوان بەتاکید قورئانی پیرۆز هەر کەسێ لە خزمەت یابێ بە خوێندنەوەی بە خەڵک فێرکردنی و هەروەها بە گوێگرتنی جارە خەڵکەکان جیاوازن هەندێک خەڵک دەتوانێت بۆ خۆی گوێ بگرێ ناشتوانێت بخوێنێتەوە هەندێک خەڵک دەتوانێت فێر ببێ و خەڵکیش فێر بکە ئەوە پلەیەکی بەرزتر و گەورەتری هەیە خۆی گەورە لە ئاەتێکدا دەفەرمێ ئین الذین یتلون کتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ئەو کەسانەی کە کتابی خوای پەروەردگار کە قورئان دەخوێننەوە و هەروەها نوێژەکانیان دەکەن و ماڵ دەبەخشن لە پێناو خوای پەروەردگارە سرا وعلانية بەنهێنی و بە ئاشکرا يرجون تجارة لن تبور ئەوە وەکۆڵێ بە ئومێدی بازرگانیی زەرر نەکراون واتە دایمە لە قازانجان جا فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەباری فەزلی قورئان و گەورەی قورئان و هەر زۆر زۆرە بەسە بۆ ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خەیڕکم من تعلم القورئان وعلمه باشترینتان ئەوەیە کە فێری قورئانە بێ و خەڵکیش فێر دەکا یعنی باشترین خەڵک کێیە ئەهلی قورئانن ئەوانەی کە خۆیان فێری قورئانە بن و هەروەها خەڵکیش فێر دەکەن پاشان هیچ شتێکمان نییە وەکو قورئان ئەجر و پاداشمان لێی دەست بکەوێ کە یەک بە دە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێ ئەلیف لام میم حرف ألف حرف لام حرف ميم حرف يعني بألف لام ميم توسي حسنة دس أكويت لفرموديكي ترى بيغمري خوا صلى الله عليه وسلم باسي ومن مدكا فرمي قريش يقول ايوه بشي بو مزقوت دو آيات فير ببي زور باشترى بوي لوي كدو حشتري دس كوي ديارة لنا عربة كان حشترشتيكي وكولي بنرخ بوا دو آيات فير ببي لدو حشتر باشتر سي آيات فير بي لسي حشتر باشتر ببي عددي وكولي وشتركان چەند آيات فير بي اوندا حشتريت وكولي خير دس كوتو امش براستي اجر و پاداشتێکی زۆر زۆرە و فەرمودەی تریش زۆرە لەبارەی ئەوەی کەوا ئێمە خێر و پاداشتێکی زۆر زۆرمان دەست ئەکەوێت لە خوێندنی قورئان حتا لە قیامەتیشە ئەفەرمون بە ئەو کەسانە دەوترێت کە ئەهلی قورئانن بخوێنەوە و سەرکەوە شوێنی تۆ آخر ئاەتەکە لە دنیا لەبەرت بووە یعنی چەندێ ئاەتە لەبەر بێ کە 6,000 و ئەوەندە ئاەتە ئەوەندە پلە سەرەکە بۆیە هەندێک گەڵێن بەهەشت بەقەدەر دەرەجاتەکانی بەقەدەر ژمارەی ئاەتەکانە تاوان ئێمە فەرمودەمانەیە فەرمێ 100 پلەیە بەڵام ئەوان ئاها قیاسیان کردو و نیعمەتی خوای پەروەردگار و فەزلی خوای پەروەردگاریش زۆرە بەڵێ مامۆستا بێگومان قورئان کە کەلامی خوای پەروەردگارە جگە لەوەی کۆمەڵێک چیرۆکی تایە کۆمەڵێک مژدەی خۆشی تایە و کۆمەڵێک وەکو بڵێ تووڕەبوون و خەزەبیشی تیا بەرامبەر بە کۆمەڵێک ئەمە وشەیەکی پێوترێ هەجر هەجری قورئان مانای چییە؟ چی هەجر کراوە لە قورئانە؟ ئەم دەستەواژەی مانای چییە؟ بەڵێ طبعا وشەی هەجر هەر لە قورئانە هاتووە لسورة فرقان خواهي پروردگار فرمي وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا وتابع غمر صلى الله عليه وسلم وقال اسكالاي كيقول فرميتي خواهي پروردگار وقال الرسول يا ربي إن قومي بتأكيد قالكي من اتخذوا هذا القرآن مهجورا أم قرآنيان هجر كردوان جا هجر شوازي زور زانان زور باسيان كردوان هجري قورا أوي مصنوين كتو باورت بين نبيه وكو كافر كان أو باور بين نبوه
بەڵێ بەڵێ وتوانە سحرە شعر هەر ئاەتەکە لەسەر ئەوان دابەزی با ئێمە نێخێنە سەر هەموو خەڵکیی تریش چونکە لەسەر ئەوان دابەزیوە. وقال الرسول يا رب إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا. أوان بقرآن تو چی؟ سحر. پیانو تو چی؟ پیانو تو شعرە. کەواتە ئەمە هەجری قورئانیان کردووە. جۆرێکی تر لە هەجر ئەمەش هەر کافرەکان دەگرێتەوە بریتێ لە پشتێککردن و فەوزا دروستکردن لەغوە دروستکردن. وقال الذين كفروا لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه. كافركان كاتيا كجوبيسي قرآن بنانوتي وقال الذين كفروا لا تسمعوا لهذا القرآن جو مقرن بو أم قرآن والغوا فيه وتبيكنا غلبوا أو جايت بو سرلتك داني خلق بو خلق نيبيسي چونك القرآن تأثيري خوي بو أوي خلشي نيبيسي هندكي ترفرميانا ئەمە هێنایەنە خوارەوە مانە باسی کافرەکان بوون هێنایەنە خوارە بۆ خەڵکی تر ئەوەش هەجرە کە ئینسان قورئان نەخوێنێت هەجری تیلاوەکەی بکەی یعنی نەیخوێنیتەوە دەی موسڵمان بۆ ئەبێت قورئان نەخوێنێ بۆ ئەبێ موسڵمان بە کاتێکا کە خوێندەواری هەیە و لەوانەیە 12 ساڵ لە مەکتەب خوێندوێتی تەلەبەی 6 یاخود زیاترە بۆ جزئی قورئانی لەبەر نەبێ وەنیە چونکە ئەو دڵی ئەو جسمەی کەوا قورئانیشی تیانە بێ وەکو ماڵێکی وێران وایە وەکو لە حەدیثەکە هاتووە و بۆ ماڵەکان قورئانیان تیانە بێت سەجاری وا هەیە لە ڕەمەزانە زیاتر ئەوە هەسبیەکەی نێمە کەسی وا هەیە ماوەساڵە بەشێم قورئانێکم بۆ پیا بکەی جوازان قورئان شتێکی زۆر هینە ئەو هەموو خواردن و تەرتیباتانە قورئانێک جاری وایە بە 5000 یاخود ئەو پەڕەکەیەکە تەبعی زۆر زۆر جوان بێ و گەورە بێ بە 10,000 ئەڵێ بەشێم قورئانێکمان بۆ پیا بکەی مامۆستا لە کاتێکە زۆر مەسروفات و شتی تریشەکە ئەوواکە بۆ لە مەکتەبەکە تا قورئانێکی تیانە بێ ئەگە مەکتەبەش نەبێ بۆ قورئانێک لە ماڵەکانە نەبێ ئێمە سەیری خۆمان مەکە الحەمدوللا خۆمان وەکو وەڵێ لە مناڵیەوە هێناومانەوە قورئانمان هەبوو و باوکمان فێری کردوین و کەس و کار فێری کردوین بەڵام باوەڕتان نەبێت لەم شاریا چەندین ماڵ هەیە قورئانی تیان نییە بۆ بێ قورئانی تیانە بێ ئەوەش بریتە لە هەجر هەندێکی تر باسی لەنلەوە کردو توانە ئەو کەسانەی کە قورئانیان لەبەرە بەڵام دوای لە بیران نەچێتەوە ئەڵەن ئەمەش بریتێ لە هەجر و ئەمەشیشەکە لە تاوانێکی گەورە هەندێکە فەرمیانە نا ئەمانە ئەگەر بەهۆی نەخۆشیەوە بێ هەیە مەسەڵێن قورئانی هەموویشی لەبەر کردووە یا چەند جوزئێکی لەبەر کردووە دوای بەهۆی نەخۆشیەکەوە ناتوانێت دەوری کاتەوە ئەمە گوناحبار نییە یاخود بۆ نمونە قورئانی لەبەر کردووە بەڵام ئێستا باری ژیان وای لێ کردووە دەرچێ بۆ کەسابەت و ئەوانە ئەمەش ئیشاڵڵا ئەوانە نایگرێتەوە کە هەجری قورئانیان کردووە بەتاکید مەسەلەی هەجری قورئان گەورەترین شتی ئەوەیە کەوا ئینسان کاری پێ نەکە عەمەلی پێ نەکە پێچاوانەکەشی هەیە مامۆستانی ئەمانە بوون کە مرۆڤ بۆ قورئان کەسی هەجر کردووە هیچ تاقم و گروپ و تاکێکی هەجر کردووە وەڵای وەکو ئەوە کە هەر کەسێک پێچەوانەی قورئانیش بزۆڵێتەوە قورئانیش وەکوڵێ پشتی تێکات وەنیە فەرمێتی ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى أم لدنيا قرآني هجر كرت وخاي پروردگاريش وكوله طولي لي أسانيته لروجي قيامته بشوري حشرها أيضا قال ربي لما حشرتني أعمى خوات بو من بشوري حشر وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى مامسا بەپێی وەرزەکان بەپێی سەرقاڵی مرۆڤەکانیش هەندێک کات هەیە کە زیاتر خەڵک خۆیان فێری قورئانی پیرۆز دەکەن قورئان لەبەرەکەن ئێمەش لە هاوی نزیکە بینەوە منداڵەکانمان بێ کەسەکە گەورەکانمان بێ کاتێک مۆزەفەکانمان بێ کاتێکی بەتاڵیان هەیە ڕوودەکەنە ناوەندەکان سنتەرەکان مزگەوتەکان کە سپاس بۆ خۆی گەورە لە کوردستانە ئەتوانین بڵێن ئەمە زۆر فراوان بووە کە سنتەر و ناوەندێکی زۆر هەیە خەڵک دەتوان قورئانی لێو فێر بن و لەبەری بکەن ئامۆژگاری چییە ئەمە چۆن دەرفەتەکان بخۆزینەوەیان ئەوتا ناوەندانی کە هەیە قورئانی لێ لەبەرەکرێ بەڕای ئێوە چۆنەیان دەتوانین ئێمە سوودی لێ ببینین ڕاست بەتاکید ئێمە تقریبا هەندێک قۆناغ ئیمتیحانیان ماوە هەندێکیشیان تەواویان کردووە ئێتەکەوینە پشووی هاوینەوە جێ خۆیەتی دایکان و باوکان احتیمام بە مناڵەکانی خۆیانیان بدەن بۆ ئەو سنتەرانە کە خۆی گەورە پاداشتیان بداتەوە لە سلەیمانیە بەڕاستی دەورێکی زۆر باشیان بینیوە خەڵکێکی چاک فێری قورئان بووە و هەروەها خەڵکێکی باش
قورآانی حفظ کردو لە بەریەتی و لە مزگەوتەکانیش الحەمدولە بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانی ساڵانە لە هاوینەکاندا دەورەی خولی قورآن فێرکردن و لەبەرکردن ئەکاتەوە. خی گەورە پاداشتی ئەوانش بداتەوە کە بەڕاستی ئەمە شتێکی زۆر چاکە. بۆیە من پێم خۆشە هەر لێرەوە ئەوە بە بینەران وانەی کە گویان لە ئێمەیە مناڵەکانیان بنێرن بۆ ئەو شوێنانە با فێری قورآن بن، با قورآن لەبەرکەن. ئەمە ئەو کۆڵێ سەرمایەکی چاکە هەم بۆ خودی مناڵەکە هەم بۆ دایک و باوکەکەش. جاگەر ئێمە دیقەت بین بەڕاستی هەم سەنتەرەکان و هەم مزگەوتەکانیش هیچ داوای پاداشتێکیش ناکەن. نازانم لەگەل لە سنتەرەکانە داوای شتێکی کەمکەن شتێکی ڕەمزی بۆ هات و چۆ ئەوانە پێویستیان پێ بێ. لە مزگەوتەکانە هیچ شتێکیشیان ناوێ، بەڵام سوبحان الله سێرەکەی ڕێژەی بەشداربوون و گەرم و گوڕی کەمە. بەڵام لە شوێنێکی تر کە دەورەیەکی ترەکرێتەوە، من ناڵێن دەورانە خراپن، دەورەی ئینگلیزیە، مەلەوانیە، شۆفێریە، هەر شتێکی ترە شتی چاکنەوەوانە هەمووی وە کۆڵی ئاینی پیرۆزی ئیسلام هانمان ئەدا بۆ شتانە. بەڵام لە پاڵیا با کابرا وەک شۆفێرێکی چاکە و مەلەوانێکی چاکە با قورآن خوێنێکی باشیش بێت. لەبەرەوە ئەگەر بچنە ئەو شوێنانەوە زۆر شتێکی باشە و الحەمدولله هەم مزگەوتەکان دەرگایان واڵایە هەم سنتەرەکانیش. خی گەورە پاداشتی هەموو لایەکیان بدات. مامۆستا تا چەند گرنگە ئەوانەی کە خۆی پەروەردگار ئیمکانیتێکی پێبەخشیون ئەگەر خۆیان ڕاستەوخۆ بە هەر هۆکارێ بێ مەجالیان نییە وەکو پێویست خۆیان لە خزمەت قورئانە بن و خەڵکی فێری قورئانکەن. بەڵام ئەو گەنج و مامۆستا و سنتەر و شوێنانی کە هەڵ ئەسن بەم کارە بەڕاستی تا چەند گرنگە ئەمان لە ڕووی دارایە و بتوانن بینیان بۆ فەراهەم بکەن، بتوانن ئەو کتێب و تەفسیر و ئەو بابەتانی پێویستیانە بۆ نمونەگەر بە پاسێک بێ هاوکاریان بکە، چوزانم بە خواردن بێ بە ئاو بێ. ئەمە تا چەند گرنگە مامۆستا؟ وەڵام جاوە کۆڵێنکاری ناکرێتەوە شتێکی زۆر زۆر پیرۆز و مبارەکە کە ئینسان ڕێنمونی خەڵکا بۆ خێر هەروکوای خۆی کردبێتی. ئەجا چ جای ئەوەی بە پارە بەشدار بێت، چونکە بەڕاستی هەنێشتیشەیە پارێ هەرێ. ئێمە بۆ نمونە خولێکمان کردوێتەوە لە نێو مزگەوتی خۆمانە لانی کەم 500,000ێکی هەرەوێت. ئەمە ئەبێ کەسێکی خێرخواز بچێتە ژێرباری هەرواش بووە الحەمدولله. ئەوە خی گەورە پاداشتیان بداتەوە ئیشێکی هەر زۆر زۆر باشەکەن، چونکە کتێب تەوێت لە دوایە بەڕاستی هەدیەکان بەقەدە دنیایەک مناڵ دڵی پێخۆشە بێت. مامۆستا خێر هەر بەشدارێت ئەو کەسە خۆشی بەشداری کردوێت لەو کارێ. مامۆستا باست لە شتێک کردوت خولی زمانەکان و با بڵین دوو گۆڵی و یان مەلەوانی کە ناکرێت بۆنە لە مزگەوتەکانیشە یان لە ئەو سنتەرانی کە هەن هاوینان لەگەڵ قورئانەکە بووی کە خۆزای مناڵ حەزی لەم بابەتانە ینی جۆرێک لەم چوونە دەرەوانە لەم خولانشلی لەگەڵ تێکەڵ کرێ بووی کە مناڵ زیاتر حەزی لە خولی قورئان لەبەرکردن و قورئان خوێندن ببێ. وەڵام شتێکی جوانە بەزی ترەوەش خەڵکیەوێت ئیدارەدانیوێت. بەڵام ئێمە وەکو خولەکان زۆر جار هەندێک لە مزگەوتەکان ئەوە کە مەسەڵەن گەشتێکیان پێەکەن، ئەوە شتێکی جوانە. بەڵام وەکو ئەوی ئێمە مناڵ بووین لە ساڵی هەشتاکان و ناوەڕاستی هەشتاکانە تیپی یاریکردمان هەبوو لەگەڵ مامۆستاوشیاری خۆشمانەوە لەگەڵ ئەوی شاریمان کردو کاتی خۆی ئەوانە هەبوو شتێکی خۆش بوو. تیپی مزگەوتمانە بوو تیپێکی زۆر باش و بەهێز. مامۆستا باست لە دوو بابەت کرد زۆر زۆر گرنگە، تێگەشتن لە قورئانی پیرۆز و کارکردن پێی. ئینسانیان مرۆڤ هەتاوەکو لە قورئانی پیرۆز تێنەگەن ناتوانێت کاریشی پێ بکات. تا چەندێک گرنگە ئێمە لە قورئانی پیرۆز تێ بگەین، ڕاوی بکەین، بخوێنینەوە و دوجاریش کاری پێ بکەین. ینی گوناحە مرۆڤێکی مسلمان کە سیمایەکی مسلمانانەی هەیە پێوی دیار نەبێت کە جیاوازە لە کەسانێکی تر. وڵی دادا ئەگەر ئێمە سەری ئێستا بکەین وەسایلەکان زۆر زۆر بەردەستن، زۆر ئاسانکاری کراوە. حتا بوانی کە نەخوێندەواریشن هەمووی تەفسیری قورئان هەمووی کراوە بە سەوتی گوێ لێ بگرە بۆ خۆت. ئەنجا دوای بەدوای ئەوە ئەم هەموو تەفسیرە کوردیە هەیە. خی گەورە پاداشتی خێری ئەو مامۆستایانە بداتەوە کە ئەم تەفسیرانیان نووسیوە. وڵی کاتی خۆی من لە ئادەمیە کە تەمەنێکی ئەو تۆشمان نییە هەر بریتی بوو لە تەفسیرەکەی مامۆستا شێم حەمەی خاڵ چەند جوزئێکی هەرەوەمانە خوێندەوە 4 جوزئی ئەخیر و لە 1 و 2 3 سوورەتی بەقەڕەشی تیا بوو. یعنی بەردەست نەبوون، دەست نەئەکەوتن. بەڵام ئێستا ماشەڵڵا هەموو مزگەوتێ چەند تەفسیرێکی تایە و هەروەها بە سەوتی هەیە.
جا ئینسان ئەگەر بێوێ لە قورآانی پیرۆز حاڵی بێ ئەمانە بخوێنێتەوە گوێ لێ بگرێ بۆ عەرەبیەکەشی باشە و هەروە چاکیش ئەتوانێت لە قورآانی پیرۆز حاڵی بێ ئەجا لێوەشۆ ئەتوانێت بچێت بۆ تەفسیرە عەرەبیەکانیش بۆ نمونە تۆ تەفسیرێکی کوردی ئەخوێنیتەوە تەفسیری پوختە بێ ڕامان بێ ئاسان بێ کەمان هەمووی مامۆسای خۆمان نووسیویان وشتی ماندووبوونێکی زۆریان کردووە تا ئەوانیان نووسی و کویان کردوێتەوە ئەنجا وەرە تۆ لێوە بچۆ بۆ تەفسیرە عەرەبیەکان چۆ بۆ ابن كثير بچۆ بۆ قورتوبی ئەوە وەکۆڵە دەرگایەکەت بۆ ئەکاتەوە بۆی حاڵیبی لە تەفسیرە گەورەکانیش ئەمە قسەم لەسەر ئەوانەی کە خوێنەواریان هەیە ئەوانەی کە نیشانە دەی ئەوە هەر هیچ نازانی بخوێنیتەوە بە سەوت گوێ بگرە بەڵام بەنەماوە بۆ خەڵم قورآنێ مۆبایلی هەموو شتێکی هەموو شتێک لەبەردەسە بەس سوبحان الله خەڵک بۆ کۆڵی کاری لەسەر ناکەن ئەنجا تەفسیریش بەڕاستی ئینسان ناکرێ وەکو کتێب بیخوێنێتەوە بۆ نمونە ئەمڕۆ بڵێ من 50 لاپەڕە تەفسیرم خوێندەوە 60 لاپەڕم خوێندەوە کاموو بەقەڕاکە تۆرە ئەمڕۆ بەس سورەتی فاتحە بخوێنرۆ 3 تەفسیری کوردی و لەبەردەسایە پوختەیە ڕامانە ئاسانە ئەمە شتێکە بۆ حاڵی بوو ئەنجاوەرە بۆ تەفسیرەکانی تر عەرەبیەکان جەبزانە چۆن شارەزە ڕاستە ئەمە سورەتی فاتحە ئەنجا دوای وەرە بۆ قول أعوذ برب الناس بەس ڕۆژی یەک سورەت وەکۆڵێت تەدەبوریت زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵاه حەمەد ساڵح مامۆستای ئاینی سوپاس بووی کە لەمتەوەی لەگەڵمان بووی کاتمان نەماژنە حەزمانە کە زیاتر قسە لەسەر بابەتەکە قورئان زۆر لەوە زیاتر هەڵەگرە بەڵێ بەتاکید دەست خۆش بێ